لە بەشی دووەمی بابەتەکەمانە بابەتێکی یاساییمانە جا خات سەنا تۆ پارێزەری وڵای من لە مەجلیسا هیچ ناڵێم عادێ بزانم چیمان هەیە با من سێتان کەم دوو پارێزەر دانیشتون بەڵانەی بابەتەکە ڕاندی مێژوویشی زۆر زۆر تیا بێت مامۆستا دەرسیش لێرە ئامادەیە تۆڵکردنەوەی یەکێکە لە شێوازی زۆر کۆنەکانی وەرگرتنەوەی ماف لەم تەوەرەیە زیاتر باسی جاران یەکسەر بە کەلەت داخلیان کردووە چاوەڕێی دادگایان نەکردووە بەزەوە زۆر کۆن بووە پێشەوە بۆ کە کۆمەڵگا ڕەخست نمونەی زۆر تازەشمان هەیە بنجێ و بەستر خەفەتەکە ئەوەیە کە هێشتا کۆمەڵێک خەڵک باوەڕیان بۆ جۆرە لە وەرگرتنەوەی ماف هەیە ئازان لەم تەوەرەیە باس لە گرنگی هەبوونی هۆشیاری ئەەکەین لە نێوان پەنابرنە بەر دادگا و وەرگرتنەوەی ماف لە ڕێگەی تۆڵەکردنەوەەوە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێش مامۆستا سەردەشت تعلیمان کردو پارێزەر ئەم تەوەرە دەربارەی بابەتە گفتوگوێ لەگەڵاکە مامۆستا سەردەشتیان زۆر ئازیزتین بەڵام پێمان خۆشە لە خزمەتخوا بخێر مامۆستا بەداخەوە فتری پێشوو کۆمەڵێک ڕووداومان بینی بەتایبەت تاوانی کوشتن ڕوویاندا بوو بیانووی کوشتنەکە یاخود بیانوی کەسێکە ئەستاوە بە کوشتنی کەسی بەرامبەر تۆڵەکردنەوەیە ئەم بۆچی ئەکرێ ڕووبدا لە سەردەمی سەدەی 21 ئەم سەردەمی خێرایی و پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئەم بابەتانەیە بەڵام هێشتا خەڵکێکرد لە ڕێگەی تۆڵەکردنەوە بێ مافی خۆی وەربگرێتەوە و ئاوی دڵی خۆی بدا. بەڵێ بەناوی خۆی گەورە سپاس بۆم دەرفەتە ڕێز و حورمەتم بۆ وەرگرانی کەناڵی ئاسمانی پەیام سپاس. لە ڕاستیا بابەتی تۆڵەکردنەوە ڕەنگە ئەگەر دەقیق بم لە دەربڕینەکەیە جۆرێک لە ینی بەشێکی پەیوەندی بە سروشتی بنیادی ئینسانەوە هەیە کاتێکە بێمافیەک یاخود نایاساییەک یاخود دەستدرێژێک یەکرێتە سەر حەزەکە تۆڵەی خۆی بکاتەوە بەڵام حەزەکە ینی مافی خۆی وەربگرێتەوە کە ئەمە پەیوەندی بە ڕەنگە بڵین غەریزەیەکی بەشەریە بەڵام ئەم تۆڵەکردنەوەیە لە ئەنجامی پێشکەوتنی قۆناغەکانی ژیانی کۆمەڵگەیە بە جۆرێک لە جۆرەکان عەقڵی ئینسانی گەیشتۆ بۆی کە تەنزیم بکرێ دامەزراوی تایبەت بە خۆی هەبێ بۆ ئەوەی کە تۆڵەکردنەوەکە لە سیاقی تۆڵەکردنەوەی کەسی دەرچێت دامەزراوەیەکە بێ کە خەڵک لە کاتی کێشە و ناکۆکی یاخود لە کاتی لەو کاتێک کە دەستدرێژێکێک سەر یاخود مافێکی پێشە لەکرێ پەنای بۆ بە لە هەرێمی کوردستانیش وەکو کۆمەڵگەیە کە بەشێکە لە کۆمەڵگەی جیهانی سەردەم دامەزراوی دادوەریمان هەیە بۆ یەکلایکردنەوەی کێشە و ناکۆکی و جیاکاری نێوان هاوڵاتیان کە خۆی بینێتەوە لە دادگاکانە بە هەموو جۆر و پلەکانیەوە کە هاوڵاتی ئەتوانێت پەنای بۆ ببا. بەڵام ئەوەی کە دادگا چۆن ئەتوانێت هاوکار بێت لە وەرگرتنەوەی مافی هاوڵاتیانە بڵێ ئەوەی کە بابەتی باسەکەی ئێمەوە جێگەی نیگەرانیە ئەو حاڵەتانەیە کە هاوڵاتی لەو کاتێک کە مافی پێشێ لە کریا خۆت دەستدرێژیەکێتە سەر لە باتەوەی پەناباتە بەر ئەو دامەزراوە دادوەریانە کە دامەزراوی فەرمی و نیشتیمانین و دامەزراوی بێلایەنن کە ئەسڵ وایە بێلایەن بن هەوڵەدا لە ڕێگەی توانای شخصی خۆی بە پشتیوانی هێزی بنەماڵە و خێزان و عەشرەت و هەندێک جار حیزب بتوانێت مافی خۆی وەربگرێتەوە ئەم بابەتەیش ڕەنگە هۆکاری خۆی هەبێ بێگومان هۆکارەکانیش ینی بابەتێکی وا عیلمی نییە ئەگەر تەنها بیگەڕیتەوە بۆ یەک هۆکار ئەم بابەتە بابەتێکی کللتوری و کۆمەڵایەتیە ڕەهەندی پەروەردەی و فەرهەنگیشی هەیە ڕەنگە ئەگەر ناتوانین گشتاندن بکەین ئەگەر مبالەغە نەبێ بڵین بابەتی تۆڵەکردنەوەی کەسی یاخود ئەو نیزعایە لای تاکی کورد لە کۆمەڵگەی ئێمە بە شێوەیەکی ڕێژەیی با بڵین تا ڕادەیەکی زۆر بوونی هەیە یعنی شتێکە لە ناو ئینسانەکانی ئەم کۆمەڵگایە هەیە بەداخەوە ئەلبەتە وەکوتم ناتوانم گشتاندن بکەم بە گشتی قسە بکەم بەڵام بە ڕێژەیەکی زۆر زۆر هەیە بە پێی و ئەزمونەی کە هەمانە لەگەڵ تێکەڵکردن لەگەڵ خەڵکا بە تایبەتی لەو کاتێک کە تووشی کێشەیەکە بێت چکە بیرمان نەچێ ینی ئەوەی کە خەڵک ئیدعایەکە زۆر جار خەڵکێکە خەڵکێکی پابندە بە هەر فەلسەفە و بیر و باوەڕێکەوە بەڵام لە کاتی بوونی کێشە ئاستی ئەو کەسە دەرەکەوە کوڵێ پلێتی ڕاستەقینەی خەڵک لە کاتی کێشە و ناکۆکییا دەرەکەوێت کە بزانی ئایا بەڕاستی ئەم کەسە کەسێکی فعلەن ئەوەیە کە تا ئێستاوا خۆی دەرخستووە یا هەر بە جۆرێکی تر. سەبارەت بە هۆکارەکان جگەلەوەی کە ئەم بابەتە ڕیشەیەکی قوڵی مێژووی هەیە پەیوەندی بە نەفسێتی ئینسانەکانی ئەم کۆمەڵگەوە هەیە لە هەمان کاتە کۆمەڵی هۆکار وایان کردو بەردەوام ئەم بابەتە پەرە بسێنێ و زیاتر بکە
نەک ئەوەی کە وردە وردە ئەسڵ وا بوو کە کەم بێتەوە و نەمێنێ بە تایبەتی ئەمە چەند ساڵێکی ماوەی 30 ساڵە لە ژێرسایی دەسەڵاتێکین کە ئیدعای مافی مرۆڤ و پێشکەوتن و گەیشتن بە دنیای سەردەمەکەین بەڵام ئەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەم حاڵەتە زیاکە و ڕەنگە بیشتوانی ناوی بنین دیاردە بە حکمی زۆربوونی حاڵەتەکان. یەکێک لەو هۆکارانە بریتە لە خەلەل لە ناو دەقە یاساییەکانە ڕەنگە ئەگەر بتوانین ئەوە بڵین لە ناو دەقە یاساییەکانە بێگومان ئەو یاسانی کە تایبەتە بە دیاریکردنی ئەو کارە تاوانکاریەکان لە هەمان کاتە سزایشی بۆ دانرا ئەو سزایی کە دانراوە ڕەنگە مشەڕع یاخود یاسادانەر کە باسی تاوانێکە لە هەمان کاتا سزای بۆ داناوە بە تەوەقعی خۆی ئەم سزا گونجاوە بۆ ئەم تاوانە بەڵام ئەو کەسی کە تاوانەکەی بەرامبەرەکری هەستەکە ئەو سزایە کەمە بۆیە دوای ئەوەی کە محکەمەش سزای ئەدا ئەو هێشتا وەکوەڵی دڵی ئاوی نەخواردێتەوە ئەچێ بەڕێگەیەکی تر بە پشتیوانی خەڵکی تر بە پشتیوانی هێز و عەشرەت و بنەماڵە و حیزب و ئەم بابەتانە هەوڵی تۆڵەکردنەوە یا زۆر جار یاساکە خۆی خەلەلی تیانێ بەڵام لە جێبەجێکردنە زۆر جار ئیشکالیت دروستە بێ. ئەوەش پەیوەندی بەو توانە مرۆیی و لۆجستیک کە لە بەردەست دادگا و دادوەرە بەڕێزەکانە هەیە ڕەنگە بە حکمی کەمی توانە بە ماوەیەکی زۆر کەیسەکان یەک لای بێتەوە خەڵک بێتاقەت بێ ئەمەشە بێتە هۆی ئەوەی کە باوەڕی خەڵک بە دادگاکان لاواز بێ و یاخود زۆر جار دادوەری بەڕێز کە کەیسێکێتە بەردەمی ڕەچاوی دۆخی تاوانکار ئەکات ئەو کەسەی کە تاوانەکەی کردووە بەڵام ئەبێت لە هەمان کاتا ڕەچاوی نەفسیەتی یاخودباری دەرونی کەسی تاوان لێکراویش بکە بای ئەوە سزای بدا کە تاوان لێکراو ئیتر پێویستی بەوە نەبێ لە تۆڵەکردنەوە بکاتەوە. ئەمە جگە لەوەیش ئەو واقع سیاسی کۆمەڵایەتی هەیە کە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ زەمینە خۆشەکە بۆ ئەوەی کە خەڵک زیاتر باوەڕی لاواز بێ بە دادگاکان و بیر لە تۆڵەکردنەوەی کەسی بکاتەوە و پەناباتە بەر ڕێگە چارێکە ڕەنگە دەواازەیەکی خراپ بەسەر کۆمەلگا بکاتەوە بێتە هۆی نائارامی ئاسایشی کۆمەلگە و تێکدانی ئیستقرار و ئارامی و هەروە شێواندنی باری دەرونی خەڵک. ئەمەش لە دوو ئاستایا لە دوو فۆرما ئەم واقع سیاسیەکە دەوری هەیە. بەشێکی بۆی کە ئەوانی کە دەسەڵاتدارن پابند نین بە یاساوە و هەمیشە ئەوەی کە بیانەوێ ئەیکەن هیچ هێزێک هیچ دەسەڵاتێکی دادوەری ناتوانێت محاسەبەیان بکە ئەمەش خەڵک قەنەعەتێکی بۆ دروستە بێ کە دادگا جگە لەگەڵ تەجاڕی هیچی تر نییە بەداخەوە لە هەمان کاتە هەر کۆمەڵی خەڵکی خاوەن نفوسی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری ساختەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەوان پاڵپشتی ئەکرێن ماڵەکانیان یاخود بارەگاکانیان بۆتە شوێنێک بۆ پەنادانی خەڵکی لە یاسا ڕاکردوو یا ئەوەی کە لە یاسا دەرەچێ یاخود ئەوەی کە پێشێلکاری ئەکا ئەمەش دیسانەوە هەر باوەڕی خەڵکی بە دادگاکان ڕۆژ بە ڕۆژ لاواز کردووە بەداخەوە حاڵەتی زۆر خراپ ئەبینین کە ترس و دڵەڕاوکەی لای خەڵک دروست کردووە. لە هەمان کاتە لەسەر و هەمووانشە هۆشیاری و ئاستی فەرهەنگی خەڵک دەوری هەیە لەم بابەتە چکە بیرمان نەچێت تا ئێساش خەڵکێکی زۆر لە کۆمەڵگەی ئێمە ڕەنگە بە لاوازی یاخود بە خاڵی لاوازی ببێنێ بۆ وەرگرتنەوەی مافی پەناباتە بەردادگاکان بە تایبەتی لە دەرەوەی مەرکەزی شارە گەورەکانە هەوڵەدا ینی چۆنەڵی بەهێز و بە بازوی خۆی بە توانای خۆی مافەکەی خۆی وەربگرێتەوە. ئەمانە هەموو هۆکارن بێگومان ڕەهەندی تر و هۆکاری تر لە پشت ئەم بابەتەوە هەیە کە لەوانەیە پێویستی بە دیراسەیەکی علمی زیاتر هەبێت. کاکسەر دەژیانی کێشەکە لێرە وڵا هەر نمونەیەکی خۆش برادرێک گوتی دوو هاوڕێمەناسی یعنی ئینسانی بەڕێزن ئەوە نەبوون زۆر شەقاوس و ئەبێتە شەڕیان تا حەدی سەرشکان یەکوەمان و پۆلیس داخلەکە و ئەوڵێ وەڵام مشکاتەکەمەش وەڵام مشکاتە هەردووکی شکاتەکە دوای ماوەیەک شکاتەکە کراوە و بەربوون و ئەمانە و ئەوەی تا ڕۆژی محکەمە ئەڵێ قەدەری خواوا بوو وتر لەبەرەوەی زۆر ئەوە نەبوون ئینسانی شەقاوەس و نەبوون ئاشت بوونەوەمان و خزمەتێک لە نێوانیان نادروست بوو یەکێکیان بوو زاوای ویتریان لە دوای ساڵی شتێک دادگا بانگی کردوم وەرن کاکە دادگاییتانێ دوای ساڵێک بابێن بووین بە خزم شتێک کۆتایی هات ینی گرفتەکە لێرەیە زۆر جار ئەمە بوو بەخێر بۆیان زاوایەتێک دروست بوو بەڵام زۆر جار دوو کەس شەڕەکەن ئەو توانە لۆجیستی حەزەکەم تۆزە زیاتر لەسەری بن چکە خەڵک زۆر جار ئەمە مەوزوع علای کەسێک 20 چەقۆی بەرکەوتووە چەقۆوەشانەکە بە زەمانە دوای مانگێک هەفتەیەک بە زەمان بە پارە بەرەبێ 2 ساڵی بەسەر چێ ڕەنگە گەر من هەر خۆم بم ئەوەی چەقۆم بەرکەوتوێ ئەسڵان هەر تااقەتم نەبێ بچمەوەدا بڵێم با بەگەرنی ئازابێ ئەمە بەڵام ئەو خودی چەقۆوەشێن یا خودی تاوانبارەکە یا خودی ئەو کەسەی گرفت دروستەکە
لەبەرەوەی ئەڵێ کەس حەقینیە بەسەرمەوە بەردەوام بێت لە دزیکردن لە زوڵمکردن یعنی چی بکرێت تۆزێک ئەم کێشانە چکە زۆر بوون دادگا ینی بتوانێت خێراتر ئەم بابەتان یەکلایی کاتەوە لە بوارستەیەکەش لە بوارەکانی باری کەسێتی داواکانی باری کەسێتی شاو زۆر بەڵێ خۆی ڕاستە وەکو خاتون فەرموویانی مەسەلەی دادگاکان تەنها بۆ مەسەلەی تاوانکاری نییە ینی کاری دادگاکان یا بڵین ناو دادگاکان شوێنێک نییە تەنها بۆ یەکلاییکردنەوەی ئەو کەیسانی کە سروشتی تاوانکاریان هەیە و ینی ئێمە هەر باسی دادگامان کرد نابێتی پێمان وابێ مە شوێنێکە بۆ یەکلاییکردنەوەی کەیسی کوشتن و دزیکردن و چەقۆشاندن هەر بۆ تەنزیمی حیاتی ئینسان حیاتی خێزانی بۆ ئەو بابەتانی کە سروشتی دارایی و بابەتی مڵکداری و هەموو ئەمانە بۆ ئەوەی کە تۆ ژیانت ئارام بێ بڵێ باسم کرد لە مەسەلە خێزانیەکانە ئەبێ دادگا ئەو شوێنە بێ کە خەڵک تایە تەنزیمی حیاتی خۆی بکە بۆ ئەوەی ئیستیقرار وەربگرێ بۆ ئەوەی کە جۆرێک لە فەوزا و نائارامی و پشێوی دروست نەبێ و بەنسبەت توانای محکەمەکانەوە لە یەکلایکردنەوەی کەیسەکانە ئەوە بابەتێکە بێگومان خەڵکێکی زۆر گلەی لەوە هەیە کە دادگاکان ماوەیەکی زۆریان پێویستە هەتاوەکو ئەو کەیسانە یەکلاییەکەنەوە ئەمەش پەیوەندی بەو پێدرا و ئەو میکانیزمانی کە لە بەردەم دادگاکان و دادوەرە بەڕێزەکان هەیە ڕەنگە لە توانای ئەوانە با بڵین هەر ئەوەندە توانایان هەبێ بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە کۆتایی پێبێ ئەوە دادگاکان بتوانن کێشەکان زووتر یەکلای بکەنەوە پێویستیان بە ڕەخساندنی با بڵین توانا و یا کادری مرۆیی زیاتر لە ناو دادگاکانە لە دروستکردنی با بڵین پێدانی خەڵکێک کە لەو مەجالا ئیشەکەن دامەزراندنی خەڵکێک لە فەرمانبەر لە لێکۆڵەری دادوەری هەروەها لە دادوەرە بەڕێزەکان ئەکرێ ژمارەیان زیاد بکرێەوە میکانیزمەکان و ئیجرعاتەکان بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری بکرێن توانای مادی و مرۆیی وا بخرێتە بەردەستیان کە بتوانن بە ماوەیەکی کەمتر کەیسەکە یەکلای بکەنەوە چونکە دوجار ئەوش کە کەیسەکە یەکلای ئەکاتەوە بریتێ لە دادوەریش مرۆڤە و ئەو دادوەرە بەڕێزە کاتێک کەیسێک یەکلای ئەکاتەوە تۆ چەنە خەمی ئەوەتە کە کێشەکەت یەکلایی بێتەوە حەقی خۆت وەربگری ئەوش خەمی ویژدان و ئەخلاقی خۆیەتی ڕەنگە نەیەوێک پەلە بکە کەیسێک یەکلایی بکاتەوە کە دواتر ویژدانی عەزابی بدات چکە بەشێک لە یا با بڵین بەشی هەرە زۆری دادوەرە بەڕێزەکان کە هەموو خەڵکی باشن لە نێوان ئەوەی کە کەیسەکە زوو یەکلایی بێتەوە یا بڕیارێکی عادیلانە دەرچێت بڕیارە عادیلانەکە هەڵەبژێرن ئەگەر چی بڕیارەکە دوا بکەوێ بەڵام بڕیارێک نەبێت کە پێچەوانەی ویژدان و ئاکاری بەرزی مرۆڤایەتی خۆیان بێت. زۆر باشەوە سەردەش لە ناو قسەکان تا ئاماژەت بەوە کرد کە ئەکرێ زۆر کاتەوە کاری تۆڵە سەنگکردنەوە ئەوە بێ کە یاسایە خود دادگاکان لە کاتی بڕیاردانە بە جۆرێک بڕیار نادەن ئەو کەسی کە تاوانەکەی بەرامبەر کراوە دڵێ ئەو بخواتەوە یاخود سزایەک ناسەپێن بەسەر تاوانکارە کە یعنی سوکنایی بە دڵی ئەو کەسە بدا کە تاوانەکەی لێ کراوە ئەمە ئەو کارێکە چی یاخود بۆچی ئەبێ سزا هەبێ لە ناو کۆمەڵگەیە کاتێک کەسێک تاوانێک ئەنجامەدا ئێمە یەکسەر بیر لە سزادانی بکەینەوە. بەڵێ خۆی کە باسی یاسا ئەکەی یاسا هەر نەسێک بۆ ئەوەی یا تێکستێک بە یاسادا بنرێ ئەبێ سزای تیابێت چکە سزا و یاسا دوانەیەکی پێکەوە بوون ئەگەر نەسێک سزای تیانە بێ بە یاسادا نانرێ هەر ئەوەیشە لە سادەترین پێناسای یاسا بریتێ لە کۆمەڵێک بنەمای گشتی و گشتگیر بۆ ڕێخستنی کایەک لە کایەکانی ژیانی ئینسانەکان کە سزا دانراوە بۆ ئەو کەسانی کە لێی لادەن یعنی ئەگەر سزایتیانە بێ ئەو کاتە بە یاسادانانرێ هەر ئەمەش جیاکاتەوە لە بابەتێکی تر مەسەڵەن یاسا جیاوازی چییە لەگەڵ دابوونەریتێکی کۆمەڵایەتیە من ئەگەر پابند نەبم بە دابوونەریتێکەوە هیچ هێزێک ناتوانێت سزایەکی مادیم بدا بەڵام سزایەکی بادی یاخود جەستەیی بدا بەڵام یاسا ئەگەر لێی لا بدەی سزایەکەیە کەواتە ئەو بەشێکە لە سروشتی یاساییبوونی هەر نەسێک بۆ ئەوی کە سزایتیا بێ ئەم بەنسبەت ئەوە بەڵام بەنسبەت خەلەل لە یاساکانە کە ئەوەی کە زۆر جار ئەو سزایی کە هی نەکرێ با بڵێن ئەو سزایی کە کەسی تۆمەتبار حکمی بەسەرا ئەدرێ لەوانەیە ئەو سزایە ئەوە نەبێت کە کەسی تاوان لێکرا و چاوەڕێ ئەەکە ئەمەش بەشێکی پەیوەندی بە نەسی یاساکانەوەی ڕەنگەی تر یاسادانەر هەر ئەو سزای بەشیا و زانی بێ بەڵام کەسی تاوان لێکرا و هەستەکە ئەم سزایە بەم سزایە دڵی ئاو ناخوا ئیتر ئەمەش بەشێکی پەیوەندی بە کۆنی یاساکانەوە هەیە ڕەنگە ئێمە یاسای سزادانی عراقیمان هەیە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1969 لەو کاتەوە ڕاستە چەند جارێک تعدیل کراوە بەڵام کۆمەڵێک تاوان هەیە لەوانەیە لە شاری سلێمانیا ئەو کاتە زۆر دەگمەن بوو بێتن ئێستا زۆرن کەواتە یاسادانەر پێویستە
لە ڕێگەی تعدیلکردنەوە گۆڕانکاری بەسەر ئەم سزایانە بهێنێ بۆ ئەوەی کەسی تاوان لێکراویش دڵی ئەو بخوات و جارێکی تر پێویستی بەوە نەبێت کە بیر لە تۆڵەکردنەوەی کەسی بکاتەوە. بەشێکیشی وەکوتم زۆر جار دادوەری بەڕێز کە ئەو کەیسەیەتە بەردەمی ڕەچاوی بارودۆخی کەسی تاوانکار ئەکا بەڵام لە هەمان کاتە ئەبێ هاوسەنگی ڕابگرێت لە نێوان دۆخی تاوانکار و تاوان لێکراویشە. یعنی ڕەنگە ئێمە بە قەراری تەمیزیمان هەیە کەسێک کە لە هەندێک لە تاوانەکانە یعنی کە کەسێک یەکەم جارێتی تاوانەکە ڕابردووی پاکە و قەناعەتی محکەمەوە ئەم کەسە جارێکی تر ناگەڕێتەوە سەر تاوان ئیقاف تەنفیزی بۆکە سزایەکێدا بەڵام سزاکە بەسەریان جێبەجێ ناکرێت بەڵام لە هەمان کاتا کەسی تاوان لێکراو هەستەکە دادوەر وەکو پێویست مامەڵێکی عادیلانەی نەکرد لە کاتێک ئەم بابەتێکی یاسایی ڕەنگە هاوڵاتی سادە لی تێنەگا بەڵام ئەوش بۆ خۆی دوجار مشکلە دروست دەکات و ئەوش پەیوەندی بە وشیاری خەڵکەوە هەیە. کاکسەر جارێک من چوومە تۆشخان چاکسازی گەورانی سلێمانی با بڵێن لەر لای ماسکر سەلامە لەوێ سەری تەلەڤیزیۆنێکی لێ و لەسەر پەیام بوو تو یەک دوو هاوڕێ ئێمەیان ناسیەوە دیار و سەیری بەرنامەکانمان ڕەنگە ئێستا کەسێک لەوێ هەبێ سەری ئەمە بکە تۆمەتبار بێ بە کوشتن قەتڵی کرد بێ بەڵام ڕەنگە پەشیمانیش بێ ڕەنگە هەبێ هەر بە ئەنقەز ئەم کاری کرد بێ بە پلان ئەوە تر 100% ئەوەی کە حکمی سێدارەدانیان هەیە هەنێک بۆ یەگەوڕێ بەم بەبن جێبەجێ نەکردنی حکمی سێدارە لە کاتێکا ڕەنگە کەسێک بە ئەنقەز ئەمەی کرد بێ یەکێکیش پێوە بوو بێ یان ڕەنگە ئێستا مەجای ئەوەی تێوا بوو بێ ینی زۆر جا خەڵک لە بەروی حکوومەت تۆڵە ئێمە ناکاتەوە بێ خۆمان تۆڵە بکەینەوە ئەو تۆزێ بابەتەکە کورتکەینەوە زیاتر تۆڵە لە بابەتی زیاتر ئەوەی کوشتن نازەق بووەتەوە ڕەنگە لەسەر شەڕێکی لاکۆڵانی خەڵک زۆربی لە تۆڵە نکاتەوە ئەوەندەی لەو جۆرە زوڵمانە ئەمە لە ڕووی یاساییەوە چۆنە بابەتی حکمی سێدارە یا خود گۆڕینی مابەتەکە بڕگە یاسایەکانی حاڵەتەکە گەر بە کورتی بەڵێ خۆی بابەتی لە سێدارەدان یاخود لە ناوبردننی کەسی تاوانکار ئەو بابەتێکە بەو مطلقیە نییە لە یاسایشا کە هەر کەسێک کەسێکی کوشت یەکسەر بکوژرێتەوە چونکە ئەو کەس لە تاوانی قەتڵا بە مادەی 406 چەند حاڵەتێک دیاری کراوە کە ئەم کەسانە شایانی ئەوەن کە سزای لە سێدارەدانیان بۆ دەربچێ یعنی ئێمە پێمان وابێ کەسێک ئەکوژێ بۆ ئەوەی کە ماڵەکەی بخوات مەسەلەن خەڵکێک ئەچێتە سەر ماڵێک کەسەکە ئەکوژێ و ماڵەکەشی ئەبڕێ ئەمە فەرقیە لەگەڵەوەی کە دوو کەس لەسەر جادا ئەبێ بە شەڕیان لێ حاڵەتێکی نەفسیان بۆ دروست هەبێ ڕەنگە یەکێکیان پەلاماری ئەوی تریان با قەدەرن لێ کۆتایی بە ژیان یەکێکیانی ئەمە هەر لە ڕووی منتیقیشەوە فەرقی هەیە بەگشتی ئەم بابەتێکی دوور و درێژە لە یاسایەوە جەدەلێکی زۆر هەیە لەسەر ئاستی دنیا نەک لە کوردستان بابەتی لەسەر بابەتی سێدارە و لە ناوبردننی کەسی تاوانکار جەدەلێکی مێژووی دوور و درێژەیە کە بەشێک لە یاساناسان وانی کە لەو مەجالەیە قسە و نووسینیان هەیە پێیان وایە یاسای سادان پێویستە تەبەنی بابەتی لە سێدارە بکە بەشێکی تریان پێیان وایە کە ئەمە گونجاو نییە و ئەمەش هەریەکە لە لایەنەکانیش مبەڕیر و پاساوی خۆی هەیە لەوانە ئێستا فریای ئەو نەکەوین باسی هەموو ڕەهەندەکانی ئەو بابەتە بکەین. بەڵام شتێک هەیە مەسەلەی لە کوشتنە ئەوەی کە بە پلان ئەکرێ یەکێکە لەو حاڵەتانەی کە یاسا بە حاڵەت بە دۆخی توندی داناوە واتە لەو کاتەی کەسێک بە پلانی پێشوەختە هەوڵەدا کەسێکی تر بکوژێ ئەمە یەکێکە لەو حاڵەتانی کە مامەڵی دادگا لەگەڵ یا مامەڵەیەکی تونە و هەندێک جار یا زۆر جار ئەچێ بۆ ئەوەی لە بڕیارەکانی ئەچێ بۆ لە سێدارەدان بەڵام ئەوی کە جێبەجێ ناکرێ ئەوە پەیوەندی بە و ئەوش دیسانەوە پەیوەندی بە ئەو دەسەڵاتەوە هەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە کە گوایە تەبەنی بەشێک لە جێبەجێ نەکردنی یا تاوانبار چی لێ بەیەت سەریات بۆ نموناگەر بۆن ئەمێنێتەوە تا ئەو کاتەی بەسەریا جێبەجێکرێ جاباسی ئەوەم کرد بەشێک لە خەڵکی با بڵێن ئەوانی کە لەو مەجالە نووسینیان هەیە قسەیان هەیە بۆ چوونیان هەیە پێیان وایە یاسای سێدارەدان نابێت جێبەجێ بکرێ بەشێکیشان پێیان وایە یاسایەکی گونجاوە ئەمەش ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە نیسبەتێکی زۆر بە تایبەتی لە دەڤەری ئەملا زۆر جێبەجێ ناکرێ ئەوانەیشتر هۆکار و پاساوی خۆی هەیە لەولا جێبەجێکرێ من بە دیاریکراوی نازانم بەڵام وەکو زانیاری دادگاکان نەگەوەی شتێکی ئاسایی هەمانە من چکۆ نەبیستوە بکرێت خۆی ئەو بابەتە لە هەرێمی کوردستان ئەم بابەتێکە بە شێوەیەکی ئاشکرا ناکرێت وەکو هەندێک وڵاتی تر بە ئاشکرا و عەلەنی باز بکرێت کە
کە فلان کەس لەسەر فلان تاوان ئەوە ئەمری بڵێن بابەتی سێدارەکەی جێبەجێ کراوە بە دیاریکراوی کەسێک بڵێن لە سجنا بەحکمی ئاعدامی هەیە ینی ئەگەر هەر بە جێبەجێ نەکرێت تا ئەو ڕۆژی ئەمری هەربێت لە زیندان نابێ نەخۆی سزای با بڵێن زیندانیکردنی هەتاهتایی بە معنایەوە نییە کە هەتا ئەم سێدارە هەتاتایی پێم وایە بە 20 ساڵە و تۆزە تەخفیفات باسی سێدارەکە بەڵێ ئەخر ئەو کاتێک کە ئەوە ئیتر ئەمێنێتەوە بزانین چی لێ ئەکرێت تا کەی بەردەوامە بێت لەو کێشانی کە دروست بۆ بەهۆی جێبەجێنەکردنی حکمی سێدارەوە یاخود بڕیاری سێدارەوە ئەوەیە کە ئەو کەسە بمێنێتەوە ئەو کەسە ئەمێنێتەوە هەر لە ڕاوکێ و قەلەقی شابێ بەڵام یەک شتێ لە ئەوەی کە لە واقع ئەیبینین بابەتی لێبوردنی گشتیە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەتوانین بڵێن لە دوای ڕاپەڕینەوە نزیکەی وابزانم 3 4 جار لە یاسای لێبوردنی گشتی دەرچووە ئۆتۆماتی ئەو یاسا لێبوردنیش کە دەرەچێ زۆر جار ئەگەر ئەو کەسە با بڵێن کۆتایی بە کەیسەکەی شینێت سزاکەی لە سێدارەدانەوە ئەگۆڕێ بۆ سژنی موعەبەد سژنی موعەبەدیش معنایەوە نییە کە هەتایە ماوەیەکی دیاریکراوە دواتر سەرژۆک کۆتا پرسیار لەبەر کاتی بەرنامەکە یاسا چۆن مامەڵ لەگەڵ ئەو کەسانەیە کە خۆیان پەنابەنە بەرتۆڵە سندنەوە ئایا دروستە لە ڕووی یاسایە تەنها لەبەرەوەی کەم تاوانێکم بەرامبەر کراوە خۆم تۆڵی خۆم بکەمەوە یاخود یاسا سزای بۆ ئەو کەسانەش داناوە نەخێر ئەو کەسانی کە تاوانێک ئەنجامەدەن بە دافعی تۆڵەکردنەوە نەک هەر با بڵێن شەرعیەتیان نییە بۆ ئەوی کە پەنابەرنە بەرتۆڵەکردنەوە بەڵکو زۆر جار ئەگەر دەرکەوێت کە ئەم کەسە بە پلانی پێشوەختە هەوڵیاوە ئەم تاوانە بکە لەوانەیە مامەڵێکی تونیشی لەگەڵا بکرێت چکە ئەستەکرێم کەسە بە پلان ئەم کاری کردووە و پێشوەخت با بڵێن خۆی بۆ ئامادە کردووە و هەستەکرێم کەسە ڕەگەزی تاوانکاری تایە زیاتر زاڵە. دەستەکان خۆش بێخوازدەبوون خۆزگە زیاتر مەجال هەبایە بەڵام ئێمە لەبەر کاتی بەرنامەکە ناچارین پابندین بکاتەوە زۆر سپاس بۆ بەڕێز کاک سەردەشعالی پارێزەر ئەم تەوارە لەگەڵمانە زۆر سپاس بۆ ئێوەش.